بادروا بالأعمال الصالحة خەڵکی نەپەلە بکەن خێرا دەفتەری ئەعمالتان پڕکەن لە چاکەتا دەرفەتماوە بەڵام هەموو کردەوەیەک نا الأعمال الصالحة الأعمال الصالحة صالحەی دەبێت لەگەڵ بێ بە دوو مەرج دەبێتە صالحە کار و کردەوە ئەخلەصها و ئەصوەبها نێتی ناودڵت بەس بۆ خوا بێ وریا بە شەیتان فێڵت لێ نەکە ئەوەی دەیڵێ ئەوەی دەیکەی بەس بۆ ئەڵڵا بێ سوبحانه وتعالى نەبۆ ڕەزامەندی کەس بێ نە لە ڕقی کەس بێ بەس بۆ خوا دووەمیان لەسەر ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم ئێستا تۆ بچی بڵێ وەڵا حەز دەکەم لە جیاتی 5 نوێژی فەرز وەڵا 10 نوێژی فەرز بکەم دووجار نوێژی بەیانیان بکەم نەک ناتباتە بەهەشت سرت لە جەهەنەمەوە دەرەکات چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی فێر نەکردووی نێتت بۆ خوا بکە و کردەوەی کردت بەس بۆ خوا بەخشیت هەر بۆ خوا بێ قسەت کرد وتارت دا هەر بۆ خوا بێ گوێت کرد هەر بۆ خوا بێ نەسیحەتی خەڵکت کرد هەر بۆ خوا بێ و لەسەر ئەو ڕێبازش بێ کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمانی پێ کردو ئەینە ئەویشت بەسەرا ڕەت دەبێتەوە ڕەنج بە خەسار ماندوو دەست بەتاڵی قیامەت فەرمووی فستكون فتنا كقطع الليل المظلم والله فریا نەکەون فریای خۆت نەکەوی ئەمڕۆ مەخە بەیانی ئەمڕۆ مەخە شەو توێشەبەری قیامەتت پڕکە چونکە فەرمووی ڕۆژی ڕەشت چۆن تاریکایی لەسەر تاریکایی دێ ئاوا فیتنە ڕوو لەم ئومەتی ئیسلامە دەکا فیتنەکە مەبەستی گرانی نەبوو مەبەستی بێموچەیی نەبوو يصبح الرجل مؤمنا ويمسي كافرا ويمسي مؤمنا ويصبح كافرا فەرمووی هەیە بەیانی ڕۆژی کردوتەوە نوێژی بەیانیشی کردو ئیماندار بووە بەڵام ئێوارە کە خۆر ئاوا دەبێت دێتە ماڵەوە بە کافری هاتۆتە ماڵەوە پەنا بە ئەڵڵا هەیە شەو کە چووە ماڵەوە نوێژی مەغریبی و عیشاشی کرد ئیماندار بوو بەڵام بەیانی کە ڕۆژی کردوتەوە ئیمانەکە لە لاشەیان نەماوە بەبێ ئیمانی بە کافری ڕۆژی کردەوە یعنی جار هەیە بە یەک هەڵوێست شەو بەدیا تەلەڤیزۆنێکەوە دانیشتووە مسلمانێک لەو سەری دنیا خوێنی ڕژاوە ئەم گوڵەت داڵی وازیان لێبێن ئەوە کاتی خۆی ئێمان فال دەکرێنەوانە پێمان پێ دەکەنین بە خوێن ڕشتنی ئەو منداڵی کە ئاگای لە هیچ نییە ئەو ژنە ئەو کرێکارە فەقیری ئاگای لە سیاسەتی دنیا هەر نییە تۆی هەر نەبیست تۆ کە ئەنفال کراوی داماوە ئەویش وەک تۆ دەمەیە کە مەزڵومە تۆ بسکەی سمێڵت بێ خۆشحاڵبی بە کوشتنی ئیمانەکە لە لاشە دەڕواتە دەرەوە بەیانی ڕۆیشتویە دەرەوە ئیماندار بووی بە یاسایەک ڕازی بووی کە خوا پێی ڕازی نییە ئیمانەکە لە لاشە دەچێتە دەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی يبيع دينه بعرض من الدنيا ئەوەی کە ئیمانەکە لە لاشە دەچێتە دەرەوە بەبێ ئیمانی دنیا بەجێ دەڵی نەعوذ بالله کە ئەوە کارە ساتە بەس ئەوە کارە ساتە و تەعویز بوونەوەی نییە کە ئیمانەکە لەدەست دەی ئەویش ئەوەیە خەڵک دینەکەی دەفرۆشێ دین فرۆشتن